23 ڕۆژە شەڕی نێوان حەماس و ئیسرائیل بەردەوامە تا دێت ژمارەی کوژراوانی خەڵکی سڤیل لە کەرتی غەزە زیاد دەبێت لەگەڵەوەشدا کە ئیسرائیل دەڵێت هێرشە زەمینیەکانمان بۆ سەر کەرتی غەزە دەست پێ کردووە. مەبەستمە لەم بارەیەوە گفتوگۆی زیاتر بکەم. دکتۆر نەوزات تووتی شارەزای سیاسی لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. دکتۆر نەوزات زۆر بەخێربەی. ئیسرائیل هێرشە زەمینیەکانی دەست پێ کردو، بەڵام ئەمریکا داوای لێ دەکات کە فراوانکردنی ئەم هێرشانە ڕابگرێت. پێتان وایە چی ڕوودەدا دواتر؟ بله، زۆر سپاس. بێگومان متوقع بوو یەکێک لە سیناریۆ هەرە بەهێزەکان ئەوە بوو دوای ئەو هێرشەی کە لە 7 ئۆکتۆبر کرا سەر ئیسرائیل لەلایەن بزنای حەماس. یەکێک لە سیناریۆکان ئەوە بوو کە ئیسرائیل هێرشی زەمینی بکات سەر کەرتی غەزە. بەڵام حتا ئێستاش ئاراستەکان یعنی بەعدەکانی بەتەواوی دیار نییە ئایا ئیسرائیل بەتەواوی کەرتی غەزە داگیر بکات و کوتاهی بەدەسەڵاتی حەماس بینیت. حتا ئێستا یەکێک لە پرسە سەرەکیەکانە بێگومان ئەمریکاش تەڕادەک نیگەرانە لەوەی کە ئەگەر بێت و مەسەلەن ئیسرائیل ئەو استراتیژیە پراکتیزە بکە لە سووریادا لە فەڵەستیندا و کەرتی غەزە بەتەواوی کۆنتڕۆڵ بکات و حەماس نامینی یەکێک لە مەترسیەکانی ئەمریکا ئەوەیە کە بەرایەکی تری شار لەگەڵ ئیسرائیل بکرێتە بەتایبەتیش لەلایەن پرۆکسیەکانی ئیران بەتایبەتیش لەلایەن حیزبڵاوە. ئەوە یەکێک لە مەترسیەکانە بەتایبەتیش ئەمریکا لەم کاتەدا بەتایبەت لە سەرەتای شەڕەکەش جەخ لەسەر کۆمەڵە خاڵ دەکەیت. یەکێک لەو خاڵەکان ئەوەیە کە بوون مناڵێت ئیسرائیل حەقی خۆیەتی بەرگری لە خۆی بکاتن و هەوڵیش ئەدەتن ئەم شەڕە فراوان نبی، چونکە ئەمریکا مەترسی هەیە کە شەڕەکە فراوان بی لەسەر ئاستەوە. قسەکە لەسەر ئەوەیە دکتۆریانی ئێستا شەڕەکە فراوان دەبێت یان نا؟ ئەمڕۆ قەیس غەزالی سەرۆکی گروپی صاحب ئەهل الحەق لە بەغدا لەگەڵ نوێنەرانی یاخود شاندی حەماس کۆبووتەوە. پێتان وایە کە گروپە چەکدارەکان ینی لە عێراق بۆ نمونە دەچنە نێوەم جەنگەوە چونکە وتوێت ئێمە ئامادەی هەموو پشتیوانیەکی حەماسین؟ بێگومانەوە یەکێک لە سیناریۆیەکانەوە کە ئاماژان پێ کرد لەسەر ئەوە دەمێنیت کە حتا ئێستاش بزانین هەڵویستی بزابێت ئیسرائیل چی دەبێت. ئایا بەتەواوی سیاسەتی ئەوەیە کەرتی غەزە بەتەواوی کۆنتڕۆڵ بکات بە کوتاهی بعد دەسەڵاتی حەماس بینیت یا ئۆپراسیۆنەکە بە شێوەیەکی سنوورداری. بەڵام ئێستا دەبێت یعنی ئێوە پێتان وایە هێشتا گروپە چەکدارەکان لە لیبیا، لە سووریا، لە لوبنان، لە عێراق ناچنە ناوەم جەنگەوە تا ئەوەیەک لای نەبێتەوە؟ لەسەر ئەوە دەمێنیتن کە بزانین کە تا بەدرستی دیار ببینیەتی ئیسرائیل چی ئایا بەتەواوی دەیەوێت کۆنتڕۆلی کەرتی غەزە بکات و کوتاهی بەدەسەڵاتی حەماس بین. و پێم وایە ئەگەر باو ئاراستە بڕۆتیکە لە سیناریۆ هەرە بەهێزەکانەوەیە ئیران ڕاستە و خونە، بەڵام لە ڕێگای پرۆکسیەکانی بەتایبەت لە ئیران، لە عێراق، لە یەمەن یعنی بەشداری شەڕەکە دەکات، لە لوبنانیش بەتایبەتیش لە بەرەی پێڵێن شمال لەلایەن حیزبڵا بەرەیەکی تریشە لەگەڵ ئیسرائیل بکەوە. یەکێکە لە مەترسیە سەرەکیەکان بەتایبەتیش لە بیرمانە چیتی ئەمریکا هێزێکی زەبەلاحی لە ناوچەکە کو کردوتە. زۆر کەس باسی ئەوە دەکەن کە لەوانەیە ئەمریکا بە تەمای شەڕێکی بیت، بەڵام لە ڕاستیدا مەبەستی هێزی ئەمریکا ئەو هەموو هێزەی کە لە ناوچەکە کو کردوتە. یەکێک لە خاڵەسیە سەرەکیەکان ئەوەیە سیاسەتی دێتێرن پۆلیسی، واتە سیاسەتی ترساندن بەرپشتدانەوە بووە لە پرۆکسیەکانی ئیران و ئیران بکات شەڕەکە دەست پێ نەکات، شەڕەکە فراوان نەبی. لەبەر ئەمە حتا ئێستاش بەتەواوی لەسەر ئیران دەمین. ئەگەر تو سەیری هەڵویستی ئیران بکەیت حتا ئێستا ئەڵێتن داگیرکردنی غەزە هێلی سوورە و ئێمە هەڵیسمان دەبێت. یعنی ئەگەر تو سەیری لێدوانەکانی بەرپرسانی ئیران و زۆربەی هێزە پرۆکسیەکانی بکەیت لە عێراق و لە سووریادا ئێستاش دەبینی کە لە عێراق هێرش دەکەنە سەر بگیەکانی ئەمریکا، لە عین ئەسەدە، لە بیکەی هەریرە، لە بیکتۆریا لە بەغدایە، لە تەنەفە، لەبەر ئەمەش موشکەکانی حوسی دەبینی. لەبەر ئەمە حتا ئێستاش شەڕەکە فران نەبا، بەڵام ئاگەری فرانبوونی شەڕەکە بەڕاستی هەیە. کاتە دکتۆر ینی قسەکە لێرەدا ئەوەیە هەموو گوتەکانی تۆ ئەوەیە کە ئەگەر ئیسرائیل بێوێت تاوی غەزە داگیر بکاتەوە وڵاتانی دیکە بەتایبەت گروپە چەکدارەکان کە بۆ ئێران شەڕ دەکەن دەچنە ناوەم جەنگەوە. پێتان وایە کە ئیسرائیل هەم داواکارێکی ئەمریکا قبول دەکات، هەم ئەو دۆخە لە بەرچاو دەگرێت کە هێرشە زەمینیەکان فراوانتر نەکات؟ ئیسرائیل لە بەردەم قەیرانێکی گەورەدا لە دوای هەفتەی ئۆکتۆبر شکوی دەسەڵاتی ئیسرائیل ئەو هێزەی کە هێزە بوو کە هیچ کەس نەدەوێرە هێرشی بکرێتە سەر، یعنی شکوی شکاوە دەبیتن چون دەتوانێتن ئەو شکوە دووبارە ئەوە دروست بکێتەوە. بەتایبەتی ئەو هێرشەی کرا سەر ئیسرائیل تەڕەدایەکی زۆر یعنی پێگە و دەسەڵات ئەو سیاسەتەی کە پێڵێن دێتەرنس پۆلیسی کە ئیسرائیل پراکتیزەی دەکرد حتا ئێستاش نەماندیتە لانیتر دەست پێشخەر بوون. بەتایبەت ئیسرائیل زیاتر دەست پێشخەر بوو گورزی پێشوەختەی لە هێزە گروپەکان لە حەماس و لە حیزبڵاشدا، بەڵام ئەمە یەکەم جار بوو لە مێژوودا کە هێزەکانی تر دەست پێشخەری بکەن و هێز ئەو لە ئیسرائیل. لەبەر ئەمە ئێستا کێشەکە چییە؟ ئێستا ئەگەر بێت و ئیسرائیل هێرشێکی فران نەکەتە سەر غەزە کوتاهی بەدەسەڵاتی حەماس نەهێنی، بەڕاستی ئەگەر تو سەیر لێدوانەکانی بەرپرسانی ئیسرائیل بکەیت ئەڵێن ئەمە شەڕیمان و نامانە. دوێنێش نەتەنیاهو ئەگەر سەیرت کرد بیت لە لێدوانەکانیشدا ئەڵێت ئەوە شەڕیمان و نامانە، ئەوە شەڕێکە دەبیت ئیسرائیل بکات بۆ ئەوەی ئەو هەرشە استراتیژیانێکی لەسەر ئیسرائیل هەیە لە خۆی دۆر بخات. بۆیە ئەگەر تو لە چارچێوەی لێدوانەکانی ئیسرائیل و بەرپرسەکانی ئیسرائیل سەیری شەڕەکە بکەیت، من پێم وایە ئیسرائیل هیچ حەلێکی تری نییە مەگەر کوتاهی بە شەڕی یعنی دەسەڵاتی حەماس لە
کارتی غزه بینید لبراش لبیش ما نچت استا بجگل کارتی غزه استا هرشکی گوره لسر هرشکی گوره لسر اسرائیل هاویش برای شمال که حزب الله الان زیاد لصات هزار موشک و نظام اوی دورهاوی جهه که اوش دیسن هرشکی گوره لبرما استا اسرائیل تقریبا هزده که دوره دروا مدرسکی گوره لسرم و اوش در فتح که در بترفت بینیتن بو اوای کوتاهی بعد صلات حماس بینید لبیش ما نچتن استا اسرائیل پالپشتێک ئەکجار گەورەی هەیە لەلایەن ئەمریکا دەوڵەتانی ئەوروپی ئەو ستێتمانتانەی کە بەڵام ئەگەر بەرەکانی دیکەی جەنگ بکرێنەوە ینی ئەو پاڵپشتیە گەورەی ئەمریکا لەدەست نادات ئیسرائیل ینی ئەمریکا ئامادەیە بڕواتە ناو جەنگەوە خۆتان دەزانن لە 2 ساڵی ڕابردووە ینی ئەمریکا سەرقاڵی جەنگی ئۆکرانیا و رووسیا بوو بێگومان ئەگەر تو سەیری هەموو لێدوانەکانی ئەمریکا بکەیت لە 8 ئۆکتۆبرەوە حتا ئێستا کە 29 ئۆکتۆبرە هەموو لێدوانەکانی ئەمریکا لە کوچکی پیلاواتاس لە وەزارەتی بەرگری سیاستی امریکا برام اسرائیل لسی 4 خالی سرکی داده بیت و یک اگر بیتو شرکت فرام ببیتو هزار پروسیکانی ایران بجداری شرکت بکن بگمان امریکا بجداری شرکت بکن و او هزو چکی که امریکا اینا تو کشتیگلی گوره جنگی و F-16 و F-15 و F-35 و همه کشتی اینا با اوی شرکت و گفتمان گوره نبید بالا مگر بیتو شرکت گوره بید و بازنه شرکت گوره بید امریکا بجداری دکت خالی دوام اوی بگمان گوشال سر اسرائیلیش درست دکت آرستکانی ام شرح سنوردار بید با یک گفتمان شرکت زور گوره نبید و خالصی همیش بردام امریکا جخل سر و دکتن که قضیه فلسطین ها بدات قضیه فلسطین لپرسی حماس جیا بکریت و علت ایمان لگل حق فلسطینیا کانی لگل حق تقسیم مصر لگل دو دولتین بلا مسئله حماس جوازه لگل مسئله فلسطین لگل دولت عربیه کان هول داتن او پرسد و پرسلیک جیا بکریت تا چند سرکیوتی آن سرکیوتونه و پرسکیت بنسبت هاوکاری مریکانیش امریکا جخل سر که دبید ام شرع لچارچوی قانونی ندارتی یا سانی دالاتی دارید. بالام به شوی که گشتی و کاماجم فکر بگمان اگر شرکت برفرام ببید لدوانکانی امریکا با واضحی به برپرسان ایرانیان گوتو اگر حزب الله رژیم بکرد اصلا شرکت جوره بید امش بجاری شرکت دارد. زور سپاس زور بخیر بی دکتر نوزاتی توتی شارزای سیاسی سپاس باشرو فرون کردن و کانت دست خوش.